بەڕێز هیوا عەلیەکەم کە گوتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. بەڕێز هیوا ئەم کاتت باش سڵاوت لەبێت. بەڕێز هیوا ئەتوانین بڵێن ئیتر ئەم ساڵ کە تا ئێستا باران نەباریوە زیانی ئەگەیەنێ بە کەرتی کشتوکاڵ بە گشتی یان هیوایەکمان هەبێ؟ سڵاو کاتتان باش، دەستان خۆشبی بۆ خستنەڕووی داتا و کار و چاڵاکیەکان و ئاشیکردنەوەی دۆخی کشتوکاڵ. دیارە گۆڕانکاریەکانی کەش و هەوا ماوەی چەندین ساڵە لەسەر ئاستی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر وڵاتی عێراقیش وەربگرین ئاماژەکانی زۆر بە خێرایی دیارە لەسەر دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی، لەسەر ئاستی ئاوی سەرچاوەکانی ئاوی بەنداوەکان و کاریگەری لەسەر ژینگە، لەسەر دۆخی بە بیابانبوون، لەسەر تەندروستی، لەسەر کەمبوونەوەی ڕێژەی کشتوکاڵکردن و دوایین پرۆسە دوایین دۆخ کە ئێستا ئێمە خەریکە دەگەینە قۆناغێکی نیگەرانی یاخود قۆناغی ئەوەی کەوا مەترسی لەسەر هەرێمی کوردستان بێ بابەتی دواکەوتنی باران بارین و بارانی پچڕ پچڕ و نەهاوسەنگ یاخود تێکچوونی خەریتەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بووە بۆتە هۆکاری ئەوەی کەوا لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کە پێی دەڵێن پەڵەی داوە یاخود پەڵەی نەداوە یاخود بارانی پێویست باریە بۆ چاندنی بەروبوومی زستانە بە تایبەتی دانەوێڵەی گەرم و جۆ خەریکە لەو قۆناغا داینکەوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو و پێشبینیەکانی گۆڕانکاری کەشی هەوا ئەوەمان پێ دەڵێنکەوە ئەم ساڵ بارانی پێویستمان نییە بۆ دانەوێڵە ئەمە ژوا دەکات بڵێنکەوە بە ئاستی بەرهەمی جوتیاران و دانەوێڵە لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمتر دەبێت. بەڵێ باشە کاکیوە ئەو زەویانەی کە بەجێ هێڵراون کە سەرنجماندا ژمارەی و زەویانە یاخود با بڵێن ئەو دۆنمە زۆرە کە زیاتر لە ملیۆنێک دۆنم کەم نییە پێوترێ زەوی بەجێهێڵراو بە پێی پۆلێنەکەی بەڕێستان کە داتانداوە زەوی بەجێهێڵراوە چ چارەسەرێک هەیە بۆ ئەو زەویانە چۆن ببوژێنرێتەوە؟ ئەوە جیا لەوەی کە کەمی بارانبارین چ کاریگەریەکی گەورەی هەیە تێکچوونی کەشر و هەوا ئەمانە ئەی ئەو زەویە بەجێهێڵراوانە چیتان بۆ کردووەکو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو؟ بەڵێ دیارە دووبارە ئەو کاریگەریە لەسەر گۆڕانکاریەکانی کەش و هەوایە خود دۆخ کە دەڵێن دۆخی بە بیابانبوون لە عێراق ڕوو دەدات یاخود بەشێک لە زەویەکان چۆڵ دەکرێت لە ئەنجامی نەبوونی سەرچاوی ئاوی پێویست یاخود ژینگەی پێویستە و نەبوونی تەکنیکی پێویست بووە. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو نزیکی 7 ملیۆن دۆنم زەوی بەردەستدایە بۆ کۆی بابەتی زەویە بەراوەکان و هەروەها زەویەکانی دێمی و ڕزگەکان و دارستانەکان و ئەوەی کە پێی دەڵێن یان پۆڵێنکردنی زەوی و شێوازی بەکارهێنانی لە هەرێمی کوردستان. ئەوەی کە جەنابەت باسی دەکەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ئێستادا بە داواکردنی پاڵپشتی یاخود هەمانجیەکانی لەگەڵ ڕێکخراونی دەوڵەتیەکان لەگەڵ وەبرهێنەرانی جیهانی یاخود ئەو بودجێتانی کە لە بەردەستدایە بۆ پاڵپشتی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و دووبارە شیاندنەوەی زەویەکان و دابینکردنی سەرچاوی ئاو ئامێری تەکنۆلۆژیای پێشکەوتوو بەشێک لەو گۆڕانکاریانەی کەشوهەوا چارەسەر دەکرێن بە دابینکردنی ئەو جۆرە نەمام و ئەو جۆرە تەرزە کشتوکاڵیە پێشکەوتوانێکەوە بەرگەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆ بەرگەی پلەی بەرزی گەرما دەگرن و لە ئێستادا کە سەرباری ئەوەی کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەیەەوە وەزارەتی کشتوکاڵ بودجەی پێویستی لە بەردەستدانی بەڵام ئێستا خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا یەکێکە لەو خاڵانێکەوە کار بۆ بژانەوەی زەویەکان دەکەین یاخود دەمانێت هەرێمی کوردستان باشەکان بە قۆناغی ڕاگوزەری گۆڕانکاریانە چۆنە بەتایبەت ئەوەی کە ئێستا پێویستە جوتیارێکی زۆر بڕێکی ئێجگار زۆر لە گەنمی داچاندووە لەسەر زەویەکەی باران نابارێت ناتوانێت تەواو ئاوی بۆ دابینکە و کاتیش درەنگە ئەم گەنمە چاوەڕێەوە ناکا چۆن هەوڵ بدرێت چی بکرێ پێویستی بە ئاوێکی زۆرە کەواتە چیتان کردو بۆ ئێستا بۆ جوتیاران؟ خۆ دەزانی ئەمە دیاردەیەکی سروشتیە ئەگەر بێتە هەر وڵاتێک ئەو وڵاتە تووشی زیان دەبێت چونکە دیاردەیەکی سروشتی نەخوازراوە لە ئەنجامی تێکچوونی نەخشەی گۆڕانکاریەکانی کەشوار ڕوو دەدات. ئەگەر سەیری عێراق بکەین عێراق پلانی داساندنی خۆی لە وەرزستانە بۆ 150 کەم کردوەوە لە کۆی 9 ملیۆن دۆنم زەوی تەنها 4 ملیۆن و 800 هزار دۆنم زەوی بەکاردێنی و پلانی وەرگرتنی گەنم لە 6 ملیۆنەوە لە ساڵی ڕابردوو لە سایلۆکان 6 ملیۆن تەن گەنمی وەرگرتووە ئەم ساڵ ڕایگەیاندووە کە تەنها
3 ملیۆن تەن وەردەگری کەواتە عێراق و هەرێمی کوردستان پێویستە بەرچاو ڕوون بین هاوڵاتیان جوتیاران گۆڕانکاریەکانی کەشەوە زیانمان پێدەگەێنێت تەنانەت کشت و کاڵ و چاندنی دانەوێڵە نییە لە ژینگەیە لە ئاوە لە تەندروستیمانە لە هەموو ئەو دۆخانەیە وەکو باسم کرد ئێمە هێشتان لە قۆناغی ڕاگەاندنی زەنگی وشکە ساڵی دانین چونکە نەبووتە دیاردەیەکی سەرتاسەری هەچەندە لە هەولێر و سنووری ئیداری ڕاپەڕین و لە دهۆکیش بە بەراورد بە ساڵانی ڕابردوو باران بارینێکی زۆر کەم هەیە و بەشێک لە زوتیارەکان بەرهەمەکانی خۆیان دانەچاندووە خود ئەوانی کە داشیان ساندووە هێشتان نەگەیشتنە قۆناغی دڵنیایی سوود لە بەنداوەکان وەرگیرێت بەگشتی زەوەکانی هەرێمی کوردستان کە ئێستا لە چاوەڕوانی بارانباریندان و نییە کەواتە ئێستا پێویستیان بە چەند ئاو هەیە و زەویانە زۆرن کە بە تایبەت پشتیان بە بەنداوەکان بەستووە زۆربەی زۆری بەنداوەکانی هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی نەبوونی بودجەی پێویست نەتواندراوە ڕێڕۆی ئاوی دروست بکرێ بۆ گواستنەوەی بەشێک لەو ئاوی کە لە بەنداوەکاندا هەیە بەشێکی سوودی دەوەرگیراوە بۆ بژانەوەی زەویەکان بەڵام هێشتان ئێستا کار لەسەر ئەوە دەکرێت ژمارەیەکی زیاتر بەندا و پۆن دروست کرێەوە ڕێڕۆی ئاودێری دروست بکرێ سەبارەت بە بابەتی ئەوەی کە چەندی ئاو پێویستە هەر ناوچەیەک و تایبەتمەندی خۆی هەیە لە بەپێی ڕێژەی بارانبارین بەڵام ئەو بارانەی کە تا ئێستا باریە بەشی پێویستی ڕواندنی دانەوێڵە ناکات لە راپۆرتەکەی خۆشتاندا بینیمان ئەوەی کە سێنراوە و ئەوەی کە لە داهاتوش کە ئەگەر بارانێکی باشمان هەبی لە ماوەی 2 هەفتەی داهاتوو بسێندرێ بۆ گۆڕانکاریەکی کەشوهوا بۆ بارانی کە لە بەردەستدایە بۆ دۆخەی کە ئێستا هەیە بەشی شینبوون یاخود پێگەیشتنی دانەوێڵی زستانی زوتیاران ناکات. باشە کاکیوە جگە لە دانەوێڵە چ بەرهەمێکی دیکە ئێستا لەم وەرزایە پێویستی بە بارانێکی باشە؟ زیاتر بەرهەمی گەنم و جۆیە بەتایبەت چونکە زوتیاران لە هەرێمی کوردستان زیاتر لە زستانان تەرکیز دەخەنە سەر بابەتی چاندنی دانەوێڵە و واو بووە و لە کۆمەڵگای کوردستانی جوتیاران وەکو سەرچاوێکی دەهات لە زستانان یاخود لە وەرزی پایستا و کوردستان بەربوومی دانەوێڵە بەتایبەتی گەنم و جۆ دەچێنن ئیتر دواتر لە وەرزەکانی تر دەست دەکەن بە ڕوان بابەتی سەوزە و بابەتەکانی تر. باشە جیا لە وشکە ساڵی و زەویەکانی هەرێمی کوردستان کاکیوە بە دەرفەت هێزام هەندێک پرسیاری تر لێ بکەم بەتایبەت سەبارەت بەو میوانە یاخود با بڵین هەموو سەوزە و بەرهەمە کشت و کاڵیەکان کە هاورداکرێ لە وەرزی پێگەیشتنیان لە هەرێمی کوردستان ئەم کێشەیە ساڵانە بەردەوامە جوتیارێکی زۆر داواکەن کە سنوورەکان دابخرێ بەڕووی ئەو بەرهەمانەی کە لە ناو خۆی خۆماندا هەیە کە بەرهەممان زۆرە چیتان کردووە بۆ ئەمە بۆ ڕێخستنەوەی ئەو بابەتە؟ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە یاسای ژمارە 4 کار دەکات یاسای ژمارە 4 بۆ پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا کار بە ڕۆژمێری کشتوکاڵی دەکات کە سەرجەم مۆسومی پێگەیشتنی بەربوومەکانی ئاژەڵی چێلگە پەلەوەریەکان هەروەها بەرهەمی سەوزە و میوە لە دانەوێڵە لە هەرێمی کوردستان ڕێکخراوە ئەمە بۆ ئەوەی کەوە لە کاتی مۆسومی پێگەیشتنی بەربوومی ناوخۆی دەرگادا دەخرێ بە هاوردەکردنی ئەو بەربوومانێکەوە منافسەی بەرهەمی ناوخۆی دەکەن و لە هەمان کاتدا کاتێک بەرهەمی ناوخۆی کەم دەبێتەوە باز دەخرێتە سەر هاوردەکردن بۆ ئەوەی لە پێناو هاوسەنجی نرخ و دابینکردنی بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و پێویست داویستیەکانیان بۆیە ئەمە بە یاسا ڕێکخراوە بە ڕێنمای ڕێکخراوە ڕێکاری بۆ گیراوەتە بەر هەنگاوی باشی ژنراوە لە هەمان کاتدا ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتنی هاوبەش هەیە بۆ چارسەکردنی ئەو کێشەیە نەک تەنها لە هەرێمی کوردستان بۆ کرانەوەی بازاڕەکانی ناوەڕاست و خواری عێراق بۆ سوودی گشتی زوتیارانی هەرێمی کوردستان. بەڕاستی و عەلی گوتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵمان بوو سوپاس بۆیەوە.